سڵاوتان لێبێت ڕیپۆتاژێکی تایبەتمان بۆ ئامادەکردوون لەسەر فیستیڤاڵی شکۆی باڵاپۆشی کە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستان لقی پشدەر بە هاوکاری ئۆفیسی ڕانیاوی لاوان بە هاوکاری مەڵبەندی پێنجی کۆمەڵی دادگەری ئەنجام دراوە. فیستیڤاڵێکی لەو جۆرە تا چەند دەبێتە هاندان و پاڵپشتێک بۆ ئەوانەی کە بڕیاری باڵاپۆشیان داوە. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا خۆشحاڵم لە فیستیڤاڵ گەورەترین فیستیڤاڵی شکۆی باڵاپۆشیدا بەشدارم وەکو مامۆستایەک بەشدارم بەڵێ وەکو مامۆستایەک پیرۆزبایی لەو خوشکانە دەکەم کە بڕیاری باڵاپۆشیان داوە لە زمنی ئەو 4 ساڵەدا. تەمان ئێمە 4 ساڵمان ڕاگەیاندووە. سەرکەوتم لێرەوە هیوای بەردەوامی سەرکەوتنیان بۆ دەخوازم. خوای گەورە تەمان ئەو مەجموعەی هەڵبژاردووە ناو زۆرێکی زۆر لە ئافرەتاندا کە تاجی زیێڕینیان بخرێتە سەر فەرمانێک لە فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکەن. بە تەئکید هاندانێک و پاڵپشتێکی زۆرە بەوە کەسانێک کە دەیانەوێ بێنە ئەو ڕیزەوە بیانەوێت تازی زیێڕین لەسەر بکەن، بیانەوێت فەرمانێکی خوای گەورە جێبەجێ بکەن کە چەندە شتێکی ئاسانە، چەندە شتێکی جوانە بۆ ئافرەت. باڵاپۆشی ڕەمزێکی گەورەی بۆ ئافرەتە. پێما بڵێ تا چەند خۆشحاڵ و ئاسوودەی کە بڕیاری باڵاپۆشیت داوە. لە ڕاستیدا زۆر خۆشحاڵم، هەستێکی زۆر خۆشم هەیە، زۆرش دڵخۆشم کە بڕیاری باڵاپۆشیم داوە. بەڕاستی ینی دڵنیام هەرگیز لێی پەشیمان نامەوە، چکاتی ینی باڵاپۆشی شتێکە دەبێت هەموو ئافرەتێک بیکە. زۆر خۆشحاڵم لە ئەوەی کە باڵاپۆشم. چی تێ بۆ ئەوانەی کە تا ئێستا بڕیاری باڵاپۆشیان نەداوە؟ بەڕاستی لێرەوە پێیان دەڵم کە پێویستە بڕیاری باڵاپۆشی بدەن، چکاتی ینی ئەوەندە خۆشە، ینی زۆر ناتوانم چۆن ئەو هەستە دەڕم، ئەوەندە خۆشە. لێرەوە پێیان دەڵم وەرن بەشدار بن، هەو باڵاپۆشی بدەن، زۆر هەستێکی زۆر خۆشە. دەگەر پێمان بڵێ چێ هاندەرت بووە کە و بڕیارە گرنگە بدەیت کە بڕیار بدەیت باڵاپۆشی بکەیت؟ سەرەتا بە خێراتنی کەناڵەکانتان دەکەم، دەستخۆشێکتان دەکەم بۆ هاتنتان و هاندەری من لەخوا بەزیاد بێ ماڵەوە زۆر هاندەرم بوون بۆ حیجابەکەم و بۆ خۆشم. ئەگەر پێمان بڵێ تا چەند خۆشحاڵ و ئاسوودەی کە و بڕیارە گرنگە داوە؟ لەخوا بەزیاد بێ زۆر خۆشحاڵم بەوەی کە و بڕیارم داوە، چونکاتی هەر بڕیاری خۆم بۆ خۆشحاڵیەکەم زۆر لەوە زیاترە. ئەگەر پێمان بڵێ تا چەند خۆشحاڵ و ئاسوودەی کە بڕیاری باڵاپۆشیت داوە؟ الحەمدولله ینی ناتوانم وەسفی ئەم خۆشی بکەم کە لە ناوناخی مندا، لە ناوناخی هەرێکێک لەم کچانە لەم ئافرەتانی کە لێرە دانیشتوون ئەوانەیە کە بڕیاری باڵاپۆشیان داوە، لەبەرەوەی بەڕای من ئەگەر ئەو خۆشی لە ناو ناخدایە دەرببڕە بەوێنە بە جوانترین وێنەی جیهان دنیا دادەندرا. لەبەر من ناتوانم وەسفی ئەو دڵخۆشی بکەم کە لە ناخی مندا هەیە. ئەگەر پێمان بڵێ چێ هاندەرت بووە کە ئەو بڕیارە گرنگە بدەیت؟ بەڵێ الحەمدولله سەرەتا ئەبێ هەمومانەوە بزانین کە خوای گەورە هیدایەتی داوین. اینجا دووەم تشتیش کە هانی زۆر دابم هاوڕەکانم، هاوڕێی باش، اینجا کە سوکارەکەم، خێزانەکەم، کەسانی دەوروبەرم بە جواگەڕان اینجا جێبەجێکردنی ئەو فەرزانی کە خودای گەورە بەسەر ئێمەیدا سەلماندووە. بەڕای من ئافرەت بە حیجابەوە جوانە، ئینشەڵڵا نەخشێ لە هەموو ئەوانەی کە بڕیاریان نەداوە. سڵاو دەبێ ئەگەر پێمان بڵێ فیستیڤاڵێکی لەو جۆرە تا چەند دەبێتە هاندانێک و پاڵپشتێک بۆ ئێوە؟ بەڕاستی من ئەوڕۆ زۆر دڵخۆشم کە توانم لەم فیستیڤاڵەدا بەشداری بکەم. وەکو کچێکی باڵاپۆش بڕیارم داوە لە هەموو ئەو کچانە دەکەم کە بڕیار بدەن ببن بە پاڵاپۆش. بەڕاستی زۆر هەستێکی خۆشە کە دەتبێ. سڵاو لێوێت ئەگەر پێمان بڵێ تا چەند خۆشحاڵ و ئاسوودەی کە و بڕیارە گرنگە داوە کە ببیت بە باڵاپۆش. سەلاو لە ئێوەش تەمان زۆر خۆم خۆشحاڵ دەزانم بۆی کە بووم بە پاڵاپۆش، لەوەرەوەی باڵاپۆشی شتێکی چۆن دەڵێ واجبێکە لە سەرمان پێویستەکە ببین و دەستخۆشیش لەو کەسان دەکەم کە ئەو بڕیارەیان داوە یاخود ئەو بوون باڵاپۆشینیان داوە. زۆر خۆم بەخۆشحاڵ دەزانم، زۆر خۆشحاڵم پیرۆزبای لە خۆم و لە هەموو ئەو خۆشکە بەڕێزانم دەکەم. بڵێ چی تێ بۆ ئەوانەی کە بڕیاری باڵاپۆشیان نەداوە؟ هیوادارم خوای گەورە هیدایەتیان دات و خوای گەورە سەربەرزیان کات و ئینشاڵڵا بڕیاری باڵاپۆشی دەدەن. سڵاوت لێبێت ئەگەر پێمان بڵێ تا چەند خۆشحاڵ و ئاسوودەی کە ئەو بڕیارە گرنگە داوە بڕیار بدەیت کە باڵاپۆشی بکەیت. سلامەتۆش زۆر سپاس. بەڕاستی من زۆر خۆشحاڵم، هەستێکی زۆر خۆشمەیە وەکو کچێکی باڵاپۆش. بەڕاستی زۆر خۆشحاڵم. زۆر باش. ئەگەر پێمان بڵێ چێ هاندەرت بووە؟ وڵا دایک و باوکم بە دەرەجەیەک بۆ خۆش هەستێکی زۆر خۆشمەیە کە حیجاب بکەم. ئەگەر پێمان بڵێ ئەوانەی کە تا ئێستا بڕیاری باڵاپۆشیان نەداوە چی تێ بۆ ئەوان؟ وڵا بەڕاستی
حەز دەکەم هەموو کچێکی تاکی ئەم وڵاتە حەز دەکەم هەموو ببێت بە عیجاب بەڕاستی عیجاب هەستێکی زۆر خۆشە. دەگەر پێمان بڵێ تاسەن خۆشحاڵ و ئاسوودەی کە و بڕیارە گرنگت داوە ببیت بە باڵاپۆش. سەرتا بەناوی بەخوای بەخشندە و میرەبان دەستخۆشتانێ دەکەم و من زۆر ئاسوودەم لەو کاتێ بوومە باڵاپۆش بەڕاستی ئاسوودەی خۆم دۆزیەوەتەوە و هیوادارم خوشکانیش ڕێگای ڕاست بدۆزنەوە کە باڵاپۆشیە چون کاتی دڵخۆشی و ئاسوودەی و ئارامی لە باڵاپۆشیدا هەیە. ئەگەر پێمان بڵێ چیت هەیە بۆ ئەوانەی کە تا ئێستا و بڕیارە گرنگیان نەداوە نەبوون بە باڵاپۆش؟ بەڕاستی ئەویان پێ دەڵم کە بتوانم ببم بە باڵاپۆش بۆی وەکو ئێمە ئاسوودەی و ئارامی بدۆزنەوە چون کاتی ئاسوودەی و ئارامی لە باڵاپۆشیدا فەرمانی خوای گەورە بەجێدێنن هەروەک پێغەمبەریشمان فەرمانی بافرەتان کردووە کە پۆشتە بن باڵاپۆش بن. دەستخۆشتانێ دەکەم. ئەگەر پێمان بڵێ چیت هەیە بۆ ئەوانەی کە تا ئێستا باڵاپۆشی ناکەن؟ هیوادارم ئەو خوشکانەی باڵاپۆشی ناکەن ببنە باڵاپۆشی شتێکی زۆر جوانە خودای گەورە بە ئێمە بەخشیوە ئێمەش دەبێت ئەو باڵاپۆشیە دەبێت سەرکەوتوو بین لێ. زۆر باش. ئەگەر پێمان بڵێ تاسەن خۆشحاڵ و ئاسوودەی کە بڕیاری باڵاپۆشی داوە. نازانم زۆر خۆشحاڵم زۆر هەر باز ناکرێ زۆر خۆشحاڵم ئینشاڵڵا ئەو خوشکانەی نەشبوونێ ئینشاڵڵا لەو ئەوەی پەیامەکەی ئێوە ئینشاڵڵا ئەوانیش ئەبنە باڵاپۆش. دەگەر پێمان بڵێ تاسەن خۆشحاڵ و ئاسوودەی کە بڕیاری باڵاپۆشی داوە. ساوی خۆی گەورەتان لەبێت و سەرەتا بە خێراتنی کەناڵی ئاسمانی پێیان دەکەم ڕاستیدا خۆم زۆر بە خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆکێکم لەو کەسانەی کە حیجابم یاخو باڵاپۆشیم هەڵبژاردەوە لەسەر ڕێبازی پێغەمبەر محەممەد و دوخوا لەسەر وەدینی ئیسلامم ڕاستەکەم هەست بە ئاسوودەیەکی زۆر دەکەم کە ئەمڕۆ من تاجێکم لەسەر کردەکەویش تاجی باڵاپۆشیە ڕاستی ئەوە تاجی ئەسلێنە گەوت تاجانێکی ئێستا باون و من زۆر خۆشحاڵم و زۆر هەست بە ئاسوودەیش دەکەم دەستخۆشی لە مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی کوردستان و تەواوی ئەو ستافە و لیژنانەی کە بەشدار بوون لە ئاساسکردنی ئەم فیستیڤاڵە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و هیوای بەردەوام بە دەخوازم بۆ کردنی ئەم جۆرە فیستیڤاڵ و ئاهەنگ و بۆنانە. تاسەن خۆشحاڵ و ئاسوودەی کە بڕیاری باڵاپۆشی داوە. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆکانە بەشداریم کردووە لەو شکۆمەندێکە خوای گەورە بە هەموو ئەفرەتانی دنیای بەخشیوە بەشداریم کرد لەو فیستیڤاڵە تامنیش بێبەش نەبم لەو نیعمەتەی خوای گەورە. ئەگەر پێمان بڵێ چی هاندەرت بووە کە و بڕیارە گرنگە بدەی کە بڕیار بدەی باڵاپۆشی بکەیت؟ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم زۆر خۆشحاڵ بووم کە لەم فستیڤاڵە بەشدار بووم فستیڤاڵی باڵاپۆشی فستیڤاڵ تاج سوێڕین کە لە خانەوادەکەم زۆر هاندەرم بووە کە باڵاپۆشی هەڵبژێرم بڕیارێکی ڕاست بۆ ئینشاڵڵا هەمیشە لەسەر ڕێی ڕاست بەردەوام دەبین. ئەگەر پێمان بڵێ تاسەن خۆشحاڵ و ئاسوودەی کە بڕیاری باڵاپۆشی داوە. بەڕاستی من زۆر خۆشحاڵم کە بڕیاری باڵاپۆشیم داوە. ئەگەر پێمان بڵێ قسەت چییە بۆ ئەوانەی کە تا ئێستا بڕیاری باڵاپۆشیان نەداوە؟ بەڕاستی من قسەم بۆ ئەوانە هەیە کە دەتوانن باڵاپۆش بن و وەک ئێمە بن لە فیستیڤاڵی تاج لەسەر نانتاج زێڕنیان لەسەر بکرێت. ئەتۆ ئەگەر پێمان بڵێ تاسەن خۆشحاڵ و ئاسوودەی کە بڕیاری باڵاپۆشی داوە. من بەڕاستی زۆر خۆشحاڵم چکە ئەوە نیعمەتێکی گەورەی لەلایەن خۆیان بۆمان دێت خوای گەورە یعنی هەموو کەسێک بۆ نیعمەتە نابەخشێت چکە زۆر ئاسوودەم لەم پرۆژەیە بەشدارم و ئەنجاکە ئەوە نیحمەتێکی زۆر گەورە هیوادارم ئەوانەی کە نەبوونە باڵاپۆش و هەر ئاوا سفورن ئیشەڵڵا خوای گەورە هیدایەتیان دەدات و ئیشەڵڵا بۆ خۆیان یعنی فکر دەکەنەوە لە قیامەتیش ئەبن بە باڵاپۆش. ئەگەر پێمان بڵێ چێ هاندەرت بووە کە ئەو بڕیارە بدەیت؟ وڵا من سەرتا خوای گەورە هیدایەتی دام اینجا سپاسی دایک و باوکم دەکەم چکە دایک و باوک زۆر ئەساسە لەم نیحمەتە گەورەیە ئەگەر دایک و باوک ئەم ئامۆژگاریت نەکەن و یاخود پاڵپشتی نەقت ناتوانانی اینجا هاوڕێ باشی زۆر ئەساسە. سەرەتا زۆر سپاسیان دەکەم و کاریگەریەکی زۆری هەیە بۆوانەیە کە باڵاپۆش نین و بڕیاری باڵاپۆشیان داوا شتێکی زۆر باشە. زۆر من زۆر خۆشحاڵم کە بڕیاری باڵاپۆشم داوە زۆر ئاسوودەم تێیدا هیوادارم ئەو کەسانێک کە باڵاپۆش نین و ببن بە باڵاپۆش لەو نیحمەتەی خوای گەورە کە بێبەش نەبن. وڵای باڵاپۆشی هەر خۆشە بیکەیت بۆ خۆمان بۆ خوای گەورەش پێ خۆشترە باڵاپۆش باشترە نەوە کەسەر بێت. چێ پاڵپشتت بووە کە ببیت بە باڵاپۆش؟ باوکم باڵپشتی من بۆ ئەوەی ببن بە باڵاپۆش هاوڕەکانیشم بۆ ئەوەی بن بە باڵاپۆش. سڵاو لێبێت ئەگەر پێمان بڵێ چێ هاندەر و پاڵپشتت بووە کە ئەو بڕیارە گرنگە بدەیت کە ببیت بە باڵاپۆش؟ سڵاو لە تۆش بێ بەنای خوای گەورە و میرەبان سەرەتا سوپاس خدای گەورە دەکەم کە توانین بەشدار لەم ئاهەنگە فیستیڤاڵە جوانە
بەڕاستی زۆر زۆر دڵخۆشم هەست دەکەم کە خۆشترین ڕۆژە لە ژیانمدا کە بڕیاری باڵاپۆشیم داوە دەبینم کە پۆل بە پۆل خەڵک دێن بۆ ئێرە کە بڕیاری باڵاپۆشیان داوە. ئەگەر پێمان بڵێ چی تێ بۆ ئەوانەی کە تا ئێستا و بڕیارە گرنگیان نەداوە؟ بەڵێ بەوانە دەڵێم کە تا ئێستا بڕیاری باڵاپۆشیان نەداوە چاوێک لە ئێمە بکەن و بتوانین ئێمە ها دەربین بۆ ئەوان کە ئەوانش ببنە باڵاپۆش. ئەگەر پێمان بڵێ چێ هەندەر و پاڵپشتت بووە کە و بڕیارە گرنگە بدەیت کە ببیت بە باڵاپۆش؟ سەرەتا سڵاتان لێ دەکەم بە خێرهاتنی کەناڵەکەتان دەکەم بەڕاستی بە پشگیری دایکم و باوکم هاتمە ئەم فیستیڤالە بەڕاستی زۆر سوپاسی ئەو کەسەش دەکەم کە ئەم فیستیڤاڵێ ڕێکخستۆ چکە لەبەر ئەوەی ئەم کتانێک کە لێرەم کە لێرەکانەنە شایانی ئەو تاجن چکە لەبەرەوەی باڵاپۆشێکی تەواون لچک لەسەر دەکەن و خۆشحاڵ و ئاسوودەی کە و بڕیارە گرنگە داوە. و من زۆر زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ ئەم فستیڤالە بۆ ئێمە ڕێکخستراوە چکە شایانی ئەو شتینە چکە ئێمە باڵاپۆشین لچک لەسەرەکەین بەڕاستی باڵێ بەڕاستی ئەمە هەستێکی زۆر زۆر خۆشەکە ئەم تاجە پێدەبەخشرێت. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم دایک و باوکم لە پشمەوە هاندەر بووم کە بتوانم باڵاپۆش بووم سوپاسی خوا گەورە دەکەم کە ئەم دەرفەتی پێدا بتوان ببم بە باڵاپۆش بۆ هەم ئاسوودەی دیوان قیامەتیشم بەدەست بێنم. کاسم خۆشحاڵ و ئاسوودەی کە و بڕیارە گرنگە داوە. تا ڕادێک زۆر خۆشحاڵ و ئاسوودەم کە توانین ببم بە یەکێک لە باڵاپۆش. ئەگەر پێمان بڵێ تاسم خۆشحاڵ و ئاسوودەی کە بڕیاری باڵاپۆشی داوە. وڵای زۆر زۆر خۆشحاڵم لەبەر ئەوەی باڵاپۆشی بۆ من لە لای خوای گەورەش دڵخۆش دەبم لە لای هاوڵاتیانیش سەربەرز و بەڕەش دەبم. باڵاپۆشی دڵی ئاسوودەت هەیە بەڵام کاتێک سفر بووی دڵێکی دڵتەنگ دەبی بەڵام کاتێک باڵاپۆش بووی خوای گەورە هەر بە دڵ ئاسوودەت دەکات. ئەگەر پێمان بڵێ چێ هەندەر و پاڵپشت بووە کە و بڕیارە گرنگە بدەیت؟ وڵا هەر خۆم دایک و باوکیشم زۆر هاندەرم بوون کە پێیان گوتم باڵاپۆشی بۆ لای خوای گەورە زۆر زۆر باشە هەروەها بۆ خەڵکیش کە چاوت لێ دەکەن هاوڕەکان چاوت لێ دەکەن نزعەتی هاوڕەکانم زۆرم کرد تاوەکو وەکو من ببن بە باڵاپۆش هەمیشە لەسەر باڵاپۆشیش دەمێنمەوە.